بەناوی خی گەورە و میرابان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیشی نوێی بەرنامەی دەرویاریگا دێمە لە ئێوە ئازیزانم لەم بەرنمەیەشدا تاوتوی گرنگترین ڕووداوەکانی ڕۆژ دەکەین لەوانەش کە لە هەفتەی ڕابردوو کۆتاییاتنی دابەشکردنی خەڵاتی بالۆندۆر هەروە لە هەفتەی داهاتووش کە چەند یاریکی گرنگ چ لە خولی ئینگلیزی چ لە یاریەکانی چامپیۆنز لیگ ئەنجامەدرێت هەوڵ دەدەین لەم بەرنامە بپێی توانە باسێک لە گرنگترین ڕووداوەکان بکەین لەگەڵ بەڕێز مامۆستا کاروان سابر کە پێشکەشکاری دیاری کوردستانە لە تیڤەکان و ئەم ڕۆژ وەکو شیکەرەوەی وەرزشی لە میوانە مامۆستا یانجاری تر سوپاسی ئەمەدەبوون. سوپاس کاک محەممەد دوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم هەمیشە برەو بم بەرنامە جوانە بێت کە تا ئێستا یەکێکە لەو بەرنامانەی کە شێوازی نەگۆڕیوە یەکێ لەو بەرنامانەی کە نەگۆڕاوە بەردەوامە هیوادارم بەردەوام بی و لە 6 ساڵ بێ و سەرکەوتوو پشتیوان بەخوا سپاس بۆ مامۆستا گیان. ئازیزانم سەرەتا بە راپۆرتێک دەچینە لای چۆنێتی دابەشکردنی خەڵاتی بالۆندۆر دواتر دەگەڕێنەوە لاتان بە تەواوی قسە لەسەر دابەشکردنی و خەڵاتەکەین. لە پاریسی پایتەختی فەڕەنسا گۆڤاری فرانس فوتبۆڵی فەڕەنسی لە ئاهەنگێکی قەشەنگ و ناوازەدا باشترینەکانی بۆ ساڵی 2009 دیاری کردو جارێکی دیکە میسی بە بالۆندۆر شاد بوویەوە. بە ئامادەبوونی چەندین کەسایەتی وەرزشی و ڕۆژنامەنووسان ئاهەنگەکە ئەنجام دراو تێدا لیۆنێل مێسی لە ژیانی وەرزشی خۆیدا و وەک تاکە یاریزان لە مێژوودا بۆ جاری شەشەم بوو بە خاوەنی خەڵاتی بالۆندۆر. مێسی بە دەنگی زۆرینەی ڕۆژنامەنووسان توانی سەر بکەوێت بەسەر هەریەکە لە ئاڤاندایکی هۆڵندی و بەرگریکاریانی لیڤەرپۆڵ کە پلەی دووەمی بەدەستێنا و هەروەها کریستیانۆ ڕۆناڵدۆی پورتوگالی و ئەستێریۆ ڤانتۆس کە پلەی سێمی بەدەستێنا و پلەی چوارەمیش بوو بە بەشی سادیۆمانی سەنیگالی و ئەستێرەیانی لیڤەرپۆڵ. پێش وەرگرتنی ئەم خەڵاتە میسی لەلایەنێکێتی تۆپی پێی جیهانەوە وەک باشترین یاریزان دەستنیشان کرا و خەڵاتی زەبێستی بەدەستێنا. لیۆنێل مێسی لە ساڵی 2009دا 54 گۆڵی تۆمار کردووە نازناوی گۆڵکاری چامپیۆنز لیگ و خولی ئیسپانیا بەدەستێناوە و هەرخۆشی براوی خەڵاتی پێڵاوی هەڵتونی بووە و لەگەڵ یانەکەشی توانی نازناوی خولی یانەکانی ئیسپانیا بباتەوە. خەڵاتی بالۆندۆر لەلایەن لۆکا مۆدریچی کرواتی و یاریزانیانی ڕیال مەدرید و براوی بالۆندۆری ساڵی 2010 پێشکەشی میسی کرا. لە مەراسیمەکەشدا هەر 6 تۆپاڵتونەکەی میسی نمایش کرا وێنەکەش دەنگدانەوەی بەرفراوانی لێکەوتەوە و بەجارێ تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی لای خۆشیێوالی سۆمبەیکەری گۆڵچیانی لیڤەرپۆڵ توانی خەڵاتی لیڤ باشین وەک باشترین گۆڵچی ساڵی 2009 بباتەوە. ئەلیسۆن لە بەدەستێنانی ئەم خەڵاتەدا سەرکەوتنی بەسەر هەرێکە لە تیرشتیگنی گۆڵچی بەرشەلۆنە و ئیدرسۆنی گۆڵچی مانسیتی بەدەستێنا. ئەلیسۆن لە ساڵی 2009 توانی نازناوی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا لەگەڵ یانەکەی بباتەوە و هەروەها لەگەڵ هەڵبژاردەی بەرازیل کوپا ئەمریکای بەدەستێنا. هاوکات هەر لە ئاهەنگەکەی فرانس فوتبۆڵدا خەڵاتی باشترین یاریزانی لاوی 2009 درا بە ماتیاس دیلیختی وۆڵندی و بەرگریکاریانی ڤانتۆس. دیلیخت لە وەرگرتنی خەڵاتەکەدا سەرکەوتنی بەسەر هەرێکە لە جواو فێلێکسی پورتوگالی و ئەستێری ئەتلەتیکۆ مەدرید و جادۆن سانچۆی ئینگلیزی و ئەستێری بروسیا دۆرتمۆند بەدەستێنا. Matthijs de Ligt. Hello, I'm really happy to win the Copa Trophy. I want to thank everybody who supported me, who helped me throughout this year, and yeah. لە ئاستی کچانیشدا میگان ڕاپینەوە وەک باشترین یاریزان بۆ ساڵی 2009 هەڵبژێردرا. میگان پێش هەردوو کچە یاریزان لوسی برۆنزی بەریتانی و ئەلێکس مۆرگانی هاونیشتیمانی خۆی کەوت کە ئەوان پلەکانی دووەم و سێمیان بەدەستێناوە. مامۆستا با من بپرسم ڕاستەوخۆ بۆ دەست پێ بکەم لیۆ بۆ جاری شەشەم بۆ براوەی تۆپی ئاڵتونی کە ئەمەش خۆی لە خۆیدا ڕیکۆردێکی مێژوویە بۆ یاریزان ئەرژەنتینیە کە هەمووان دەزانین لە چەند ساڵی ڕابردووە ئەوەی مێسی ڕۆناڵدۆ کردویانە شتێکی زۆر جیاواز بە لە تۆپی پێ. بەڵام من لێ قسەوە پرسیارەکەم دەست پێ دەکەم لێدوانی دایکی میسی کە دەڵێت من شۆک بووم بەوەی کە کوڕەکەم بۆ جاری شەشەم تۆپی ئاڵتون بەرێتەوە لە کاتێکە ئەماکەم بە پرسیارێ ئەموتەی دایکی میسی لە کاتێکە زۆرینەی جیان شایستەی میسی بۆ براوەی ئەم خەڵاتە پێداگرن لی. جوانە طبعا بەڕاستی ئەگەر باسێکی سریع ینی بالۆندۆر بکەین یاخود
خەڵاتی تۆپی ئاڵتوونی بۆ باشترین یاریزان کە لە ساڵی 1956 دانراوە و گۆڤاری فرانس فوتبۆڵ دابەشێکە کە یەکێکە لە گۆڤارانی کە ئێستفتا و با بڵین ڕاپرسیەکە لە بواری تۆپی پێیا و یەکێکە لە گرنگترین و بەناوبانگترین گۆڤارەکان لە سەر ئاستی جیهان لە بابەتی تۆپی پێەیە کە بەردەوامە و یانی ئەتیبارێکی گەورەی هەیە چ لای یوفا و چ لای فیفا و بەڕاستی هەرو ئەوەش وای کرد لە ساڵی 2010 فیفا عقدێک بەپێی عقدێک لەگەڵ یا با بڵێن خەڵاتەکە دەمچکەن ببێ بە تۆپی ئاڵتوونی فیفا کە زەبێست و فرانس فوتبۆڵ بەیەکەوە بڕێرانە دواتر پێمە بێ لە 2016 لێجابوون خەڵاتی 64مینی ئەم گۆڤارە کە بێگومان دراوە بە لیۆنەل مێسی بکو ئەو قسەی کە داخیەڵە تووشی شۆک بووە بێگومان ڕەنگە ینی بە قەناعەتەوە پێتەڵم ڕەنگە خودی میسیش ئەم قەناعەتی لە دروست بێ کە تووشی شۆکی کردووە شۆک بۆ معنای ناکە میسی مستحقینە گاگم هەموو شۆک بۆ معنای فعلەن ینی باشە تۆ وەرزی سپار میسی کاسیشی بردبوو ئەی بۆ نەدرا بە میسیانی ئەگەر باز هەدافی ئەوروپاش بوو یعنی پێم سەیرە کریستیان ڕۆناڵدۆ لە ساڵی با بڵێن لە ساڵی پارا کرایە دەرەوە کە هەدافی ئەبطاڵ بوو ئەبطاڵیشی بردبوو باشە درا بە مۆدریچ کە مۆدریچ بە قەناعەتی شخصی خۆم من هەمیشەم قەناعەتاڵم کە من بە شایستەی مۆدریچم بە شایستە نەزانیوە چونکە ئەگەر هەم لە ڕووی یاری فەردی و حسابیکەی با بڵێن ڕەنگە ڕۆناڵدۆ لەو باشتر بوو بێ ڕەنگە یاریزانێکی تری ڕیال لەو باشتر بوو بێ ئەگەر لە ڕووی جەماعیەوە بە کاکە ڤارانیش بردوێتی کاکە ڕامۆسیش براوی مۆندیالیش بەڵێ یعنی ئەمانە ئەکرا مەسەلەن لە سێ کەسەکەیا بێ ئەکرا نەدرێ بە مۆدریچ ئەگەر مەسەلەکەش مۆندیالە کاکە زۆر کەسمان بینی مۆندیالیشی بردووە نەشدراوەتێ کاکە 2010 بین پاپێ و کریزمان و نازانم چی ئەم هەموو یاریزانانەی تۆ هەمووی هیچیشان لە سێ کەسەکەشانە بوون لە ئەوروپیەکەشانە بوون کاکە ینی ئەمە خۆی بۆ خۆی ئەوە ڕامانەکەشی بۆی کە باڵندۆر یاخود خەڵاتی فرانس فوتبۆڵ یعنی پێوەرێکی تەواوەتی نییە یاخود ئەو پێوەرانەی کە دانراوە ئەو ڕۆژنامەنووسانەی کە دەنگێن هیچی لەسەر پێوەرانە ناڕۆن ئادەی پێوەرەکانی مەسەن دەستکەوتی تاکە شخصی دەستکەوتی فەردی هەروەها سلوک دویم چوارەمیش مەسیرەی یاریزان لەو ساڵەیە مەسیرەی یاریزان ڕەنگە ئەمە میسی مڕەشەحکات چونکە مەسیرەی میسی لە هەموو یاریزانێک لە جیهانە لەو ساڵەیە گۆڵی زیاتر کردووە و ئەتوانین بڵێن میسی لەو ڕۆی کە گۆڵکار بووە کە ئەسێسکار بووە چونکە پێم وابێ بەرزترین ڕێژەی ئەسێستیشی بەرز بووە بڕینی بەرز بووە تەمانەمانە هەمووی خاڵی لەسەر بەڵام دوجارێتەوە سەرەوە ئەی باشە ئەوەی ئەبطاڵی بردووە بۆ تیای نییە ئەی باشە مەسەڵەن لێرە قسەکە ئەمەیە ئەگەر ڤاندایک منافسی میسیە من قەناعەتم نییە ڤاندایک منافسی میسی بووە بەس ئەکرا یاریزانێکی تری ینی لێڤەرپول منافسی میسی بووە بە حکمی کاتێک ئەمانی براوەی ئەبطاڵ بوو لە جامی نەتەوەکانی ئەفریقاش گەیشتۆ تیاری کۆتایی ئەمەش خۆی بۆ خۆی قسەیەکە بەڵام سێرەکەی پێما بێ لە سێم و لە چوارەم پێنجەمیشانی چوارەم سیام کریستیانۆیە بڵێ مانی لەو ڕێژایەت کەواتە ماگەڕێتەوە بۆچی ئەو ڕۆژنامەنووسانی کە دەنگیان ناوە بەڕاستی ئەمانە کێشەیە بەڕاستی لەسەر چ پێوەرێک دەنگنداوە لەسەر وجدانی خۆت دەنگنداوە ئادێ تێمانگەیەنە بەسەلەن باشە کاکە ساڵی پار لەسەر چ پێوەرێک مۆدریچ بوو بە خەڵاتی فرانس فوتبۆڵی بردووە بۆچی کریستیانۆ کرایە دەرەوەی مۆزوعەکە باشە ئەم ساڵ لەسەر چ پێوەرێک دراوە بە میسی ئێمە ناڵێ میسی شایستی یا شایستنی باسی باز لە شێوازی دەنگان و لە شێوازی بەڕۆشتوونی خەڵاتەکەکەین ئەکرێ فرانس فوتبۆڵ ئەم گاڵتەجارڕێ بە خەڵک نەکە کاکە ساڵانێک مەسەرەن ئەو سەردەمەی نهایەتی شەستەکان و نیاتی هەفتا و هەشتاکانە کە هەرێک لە ڕۆمەنیگا و هەرێک لە بشپ لاتینی و ئەو لە سەردەمانی یۆهان کرۆیف و ینی کۆمەڵک یاریزان لەو سەردەمەیە میژە بلاتینی کە سێجار لەسەرێک بردوێتی منافسێکی زۆر بەهێزیانە بووە بە بەردەوام منافسە بۆ ڕەنگە جەمالێتێکی تیا بوو بێ بەڵام ئەوە 10 ساڵە ئەو 10 ساڵ بۆ تقریبان تۆ بڵێ بۆ 15 ساڵە چێ ینی ئەو تقریبان بەشێک لەو جەمالەتی لە دەزاوە ینی پێم وابێ لە 2007 کاکە میسی و کریستیان ڕۆناڵدۆ لەسەر سێستێ لەسەرەوەی کاکا 2007 بردی کریستیانۆ لە 2007 و میسیش لەگەڵیا بوو کاکا یەکەم بۆ کریستیانە دووەم میسی سێم بووە لە 2007 2008 ئاینەشە دەرسێکیانی تیا بووە بۆ 2009 قۆڕخان کردووە ئەو شەشوەم پێنجی بردووەمە 11 خەڵات کەواتە ئەگرێ بڵێن
ئەبێ فرانس فوتبۆڵ بە قەناعەتی من فرانس فوتبۆڵ چونکە هەستەکەی پێوەرەکانی لەدەستداوە هەستەکەی ئەوانی سەحەفیەکانن هەستەکەی نازام لەو سی کەسە زوڵم بەڕاستی زوڵمەکرێ گەرم خەڵاتەی زۆر زۆر گرنگە بەڕاستی زوڵم لە زۆر یاریزان کراوە من قەناعەتی من وایە ئەڵێم حەقە فرانس فوتبۆڵ جارێکی تر پێوەرێکی تایبەت دانێتەوە کاک محەمەد من ئێستا پێشتریش بە تۆم بود لە زۆر ئەپلیکیشنە هەیە لە زۆر مەسەلەن سایتە هەیە بڕۆ لێی بە کلیکێک بۆ دەرەکەی میسی لەو ساڵەیە چەند بڕینی هەیە لەو ساڵەیە چەند مەسەلەن کەلەی هەیە چەند گۆڵی هەیە چەند ئەسێستی هەیە چەند احتیکاکی هەوایی هەیە چەند هەرچیەکی هەیە چەند ئینزاری وەرگرتووە چەند بۆتۆڵەی بردووە چەند کاسی بردووە با خاڵی لەسەر باشە ئەپلیکیشنێک وا بکە سایتێکی احتیادی ڕۆژنامە با بڵێن مجلەیەک یا گۆڤارێک وا بکە باشە فرانس فوتبۆڵ تۆ لە 56ەوەی گەورەترین و کاریگەرترین مجلەی عالەمی بۆ نایی لەسەر ئەساسی ئەوە لە سایتێکی ئەتەرنێتی محکەمە کە هاک نەکرێکە هیچ شتێک نەکرێت تۆرە دانێکا کە پێویستی بە دەنگانی سوحەفی نییە یعنی وەرە ئەم شتانە دانێکا کە جیان مۆندیال خاڵی لەسرە خاڵەکە ئۆتۆماتیکی خۆت ئەو خاڵی بۆ دانێ ینی چەند کەسێک تەرخان کرد لە گۆڤارەکەیە ئەم شتانە بکە بۆ نمونە مۆندیال دەخاڵ بێ بۆ نمونە ئەبطال 20 خاڵ بێ ئەم نوعانە ئینزار وەرگرتن خاڵ لێ بشکێنێ ئینزاری سوور خاڵە لێ بشکێنێ ئەسێست ئەمەنە خاڵە دوجار وای لێت بن تۆ بە کلیکی سێری کوینەکانەکە نشینە سەر لاپەڕی کریسیانۆ زای مستاقم ساڵ وانە ئەو کاتە خۆی ئۆتۆماتیکی دەرەچێ باشە من تۆ بیر لە ماکەینەوەی باشە فرانس فوتبۆڵ تۆ بۆ بیر لە نەکردێتەوە یعنی بۆ خۆت نەجات نایی لەم با بڵێن مەعمەعی قسەکردن و هێنان و وەڵا میسی مستحقە وەڵا کریسیانۆ مستحقەکە کە تۆ یعنی ئەگەر خەڵاتەکە ئەگەر نا با بڵێ خەڵاتەکە گرنگ نییە وازی لێ بێنە مەیە دوای ئەگەر خەڵاتەکە زۆر زۆر گرنگە لە عالەمە بە تاکیدیش گرنگە چونکە خەڵکێکی زۆر لەسەری بەس مامەستا ئێستا ینی هەر میسی دیاری کرد بۆ فیفاش بە هەمان شێوەی فرانس فوتبۆڵ هەر میسی وەکو باشترین یاریزانی ساڵ دیاری کرد ڕاستە ئاخر ئەمە کێشەکەی کاکە ئەمە کێشەکەی مەسەلە لەسەر ئەساسێک باشترین یاریزان دیاریەکەی ئەمە کێشەیە بەڕاستی پێم وابێ زەبێستەکە ئەمەی ئاخیر چێ بردی ئەمەی مۆدریچ وەرزێرابردو مۆدریچ بردی ئەمساڵ مێسی بردی ئەمساڵ مێسی باشە ئەکرێ بەسەرەن گۆڤاری با بڵێن جەماعەتی یەکێتی تۆپی پێش با بڵێن اتحادی فیفا جارێکی تسە لە نوێ ئەو گۆڕانکاریانە بکاتە چونکە بینیشمانیانی کاکە فیفاش زوڵمی لەسەریانی یاری کردو بەڵام کامتر بۆ نمونە چونکە بۆ حسابی فیفا لەسەر بۆندیالە بۆ نمونەوە ساڵی 98 زیدان جامی جیهانی بردوونەوەش بدراوە بە زیدان مەسەلەن ئەم ساڵ خۆ پار بڵێن مۆدریچ دووەمی مۆندیال دووەمی مۆندیالیش بوو باشە وەکو تۆڵی بۆ یەکەمی مۆندیال هیچی نەبردووانی ئەمە خۆ جێگەی قسەیە کریزمانێک مەسەلەن پێمپاپیەک یعنی بۆ ئەمانەی تیانە بۆ لە لای حەکەیە ئەکرێ بڵێن ئەم شتانە زۆر زۆر وازحی کاتەوانێ ئەم چ مجلی فرانس فوتبۆڵ فیفا ئەکرێ وکوتم لە بیدایەتی ساڵەوە هەر یاریزانێک چەند بتوڵابە چەند ئەسێستی هەیە چەند بڕینی هەیە ئەمانە هەمی خاڵی لەسەر بێ بەپێی مەسەرەن لیژنەیەکی محکەم چەند کەسایەتێکی پسپۆر ئەتوانین بڵێن ئەسلی ئەو قسەی کە ئێستەیە ئەو بۆ نمونە لێدوانی دایکی میسی بێجێ ئەوەی کە بڵاو بۆ تۆ نەکرد لە ناو کووردا لە ناو ڕاگەاندنە جیهانەکانیشە ئەو زەجەی کە دروست بۆ بۆیەوەی کە بڵێن بۆ نمونە مێسی براوەی خەڵاتەکە بۆ هۆکار بوو بێ بۆی کە لە وەرزی ڕابردوو ڕۆناڵدۆ براوەی خەڵاتەکەنە بۆ ئەمەوەی دروست کردی بێ خۆی ئەکرا ساڵی پار بەسەرەن من تێنەگەشتم ینی ناڵم ینی شتێک لە لێرا ونە تر نازانم دەستی تایە بەسەر ڕۆژنامە نووسەکان فرۆشراوە یا کراوە ئەم قساناگەر لە ڕۆژنامە نووسێک بیکەی بەڵگە و پێنەوێت تۆ زەنگ ناخۆشە بەڵام هەمیشە پرسیار بۆ تۆ دروستەکە بۆ بینەرانیش ئەو پرسیارە دروستەکە ئەمە پرسیارێکی واقعی کاک محەمەد ساڵی پار بۆ نەدرا بە ڕۆناڵدۆ تێم گەێنە ینی کەسێ پرسیار وەرە فرانس فوتبۆڵ جواب بەرەوە بۆ نەدرا بۆ کریسیانۆ رۆناڵدۆ ئەمە ژینەکی دروست کردو ئەگە کریسیانۆ ساڵی پار بدرای بوو بە 6 ساڵیش میسی بردای کەس ژوین لێ نەبووی 6 بە 6 بەڵام باشە وەکو ساڵی پار کە میسی کرایە دەرەوەی سێ کەسەکەش پێم وابێ باشە کاسیشی بردبوو خولی ئیسپانیشی بردووە ساڵ کاسیشی نەبردووە ساڵ یەک نازناوی باشە یەک نازنایی هەبووە ڕاستە هەدافی ئەوروپا بوو بەڵام ئەو کاتەش هەدافی ئەوروپا ئایا هەدافی ئەبطاڵ پێوەرە نەخێر پێوەرێت چونکە پار کریسیانۆ رۆناڵدۆش هەدافی ئەبطاڵ بوو نازانیت چی بکەی کامیان ئەگری پرسیارێ بۆ دروستەکە باشە هەڵنەبژاردننی ڕۆناڵدۆ لە وەرزی ڕابردوو ئەم مۆندیالەکەی بە پێوەر کاکە ساڵی 2010 چاوی ئەنیستا میسی باشە مۆندیالیان بردبوو ئەبطالیان بردبوو دەوریان بردبوو نازانم هەموو کۆمەڵە نازانیان بردبوو درا بە میسی
ساڵی 2013 با ئەم قسەیەش بکەین کە شنایدەرە ساڵی 2010 کە پاڵانی چامپیۆنزی بوو ساڵی 2013 ڕێبیری درا بە کریستیانۆ رۆناڵدۆ. ئایا مەسەرەن ئەمان هەموو جێگەی گومان و جێگەی پرسیار دروستەکە با هەمومان واقعی قسە بکەین پار کە مۆدریچ مستحق نەبوو ئەکرا درێ بە کریستیانۆ رۆناڵدۆ کاتە زوڵمێکی تەواو لە کریستیانۆ رۆناڵدۆ کراوە هەر ئەمە ڕە کردو تا ئەم لەحزەیە جا ئەم کوڕە بە طبیعەتی حاڵ ئەگەر تۆم لە حەزێکی کریستیانۆ رۆناڵدۆکەی حساسە زۆر حساسە لەگەڵ خەڵاتە حساسە لەگەڵ گۆڵە حساسە لەگەڵ ئسلوبی یاریکردنیشە حساسە حتا ئەمەی وای لێکە ڕەنگە من قەناعەتم وایە ئەگەر پێوەرەکان جسم بێ جسمانی و با بڵێن عەقلانی و کۆمەڵێک جەستەیی بێ من قەناعەتم وانێ کریستیانۆ تا 38 ساڵی ژاریەکە ئاسی خۆشی پێشکەشەکە بەس ڕەنگە ناحەی دەرونی ڕۆناڵدۆ حساسیەتی ڕۆناڵدۆ وای لێ بکە زوو واز لە یاری باش مامەسا ینی بە قەناعەت لە 35 جوانەتر ماڵاوای بکە ئێستا ئەم قسانەی کە تۆ ئەیکەی بۆ نمونە لەسەر چۆنەتی هەڵبژاردنە بەڵام ئایا لەم ساڵە ئەگەر ئێمە وەرزی ڕابردوو لابین لەم ساڵە هیچ یاریزانەکەیە شایستەتر بێ لە میسی بۆ بردنەوەی خەڵاتە ئەمە قسەیەکی زۆر جوانە من قەناعەتی خۆم کە تۆ ئێسەی کە بێنە سەر ئێمەسە باسی فرانس فوتبۆل و ئەخطاءەکانی فرانس فوتبۆل و دەنگیان و ئەم شتانە ئەسڵەن ئەمە هەر ئەسڵەن یاریکردنە بە عەسابی خەڵک ئەسڵەن هیچ شتێک نییە وەڵڵاهی گوناحە جمهوری بەرشەلۆنە یاخود جمهوری ریال مەدرید بێتاقەت بن یاخود پێ بکەنن بە کۆمەڵە سەحافی کە لەسەر ئەساسی مەزاجی خۆیان دەنگێن یعنی کاکە جانوەرە من و تۆ چین دەنگێن من تۆش خۆ کوانی یعنی تۆ قایمێکێتە بەردەست پێویستە 5 کەسەڵ بشێری یەکەمیان 6 خاڵ وەرەگرێ دووەم 4 خاڵ وەرەگرێ سێم 3 خاڵ وەرەگرێ با بڵێن چوارەم 2 خاڵ وەرەگرێ ئەخیر دانەشێک 1 خاڵ وەرەگرێ تۆ لە بەردەم تا ینی چیە نووسی لەو 30 کەسە لایحەیەکی یاکی تێڵەمە 30 کەسە یعنی حتمما من بن بە حەبەش بە حاڵی خۆم لەوانێ بنووسم کریستیانۆ کاتە هیچ پێوەرێک نییە بۆ مێشکین نەخێر ئەمە عاتیفە نەخێر ئەو نەکە عاتیفە ینی چۆنەڵێ ئەو حەماسە ڕقاویە شەڕانگێزی کە لە ناخی تاکی کورد و ناخی ئەوروپاشا دروست بووە کاکە تۆ ئەوروپا بە حەزاری مەزانە براکەم ئەوروپاش بە کۆمەڵێک گێژاوی دنیاە هاتۆ ئەسڵەن ئەو عەسابەی ڕەنگە عەسابی تاکێکی کورد زۆر باشتر بێت لە عەساب کاکە من میسیم بینی و گۆڵی کردو لە بێرنابۆ یا لە شوێنێکی تر جنێویان پێیەوە هەرارەوەش بۆ میسی لە ڕقا لە ناو بێرنابێ فالنەکەی بەرزەکاتەوە یا لە ناو کامپنووە حرەکەیەکەکە ینی سەیرە ڕسمەکان کە کریستیانۆ گۆڵی کردو لە ناو کامپنووە جنێویان پێیەوە حرەکاتی ناشرینی بەدەست کە من لە ڕوو نایە سەبیکە ئێمە سەقافی ئەوروپیە کاکە تۆزای ئەوروپی چییە کەواتە ئەکرێ بڵین ئەوەی کە دەنگیاوە 100% کاکە خۆمە پرۆفیشناڵ نییە وەڵڵاهی مادەم شتەکان ئێستا من زۆر جارەڵێ ئەها ڤاریان دانا بۆی شتەکان تۆزە لە عقلێت و لە شێوازی بڕیارانی تاکە کەسی بڕاتە دەروانێ کامێرەیەک بێن لێ بنەوە ئێستش گیریان خواردە بەدەستەوەی دوجار کامێرەکە بێت چه سەیریکە یای دوجار کامێرەکە ژەرە بێ مرۆڤ سەیریکە فعلەن چەندین حاڵەتی وا ڕۆشتووە ئەسڵەن بە ڤار ئەڵێ پەنالتیە شووەتەوە سەیری کردوتەوە ئەڵێ پەنالتی نییە بابە بە ڤارەکە ئەڵێ پەنالتیە حەکەمەکە سەیریەکات و جارجار بڕیاریان بۆ نادرێت کەواتە ئەکرێ بڵێن هەر شتێک لە دەسەڵاتی ئینسان بوو ینی لە جێدەسی ئینسان بڕیاری لەسەر بە بە تاکید ڕەنگە بی پێکێ ڕەنگە نەی پێکێ ئەمە زۆر مشکلێ بۆ ئەو خەڵاتانەی کە دانراوە بۆیە بە قەناعەتی من هەستەکەی شێوازی دەنگان لە فرانس فوتبۆلیش و لە بە تاکیدەوەی فیفاش کاپنەکان دەنگیا و قاعدی تیپەکان دەنگیا و بەشێکیشی جمهور دەنگیا بەشێکی سەحافی دەنگیا یعنی جای کردوتۆ لە ساڵ 25 جوانە ئەوەش تاکید هەر ئەو ڕۆحێتی ئینسانێتی تیا نەبێت هاویژدان و عقلێتی دەمارگیری هاندەری ئەگەرنا من باسی شایستە بوو نەکەین ڕاستەکەی لەم ساڵە من کوتم فاندایک نافسی میسی نییە فاندایک بەریلی کارە کریستیانۆ رۆناڵدۆ منافسی میسیە ئەها خەریکە میسی متەفەڕی دەبێت ینی ساڵێکی تر ئەگەر میسی بەردەوام بێت لەسەر مستۆ کەس میسی ناگرێتەوە متەفەڕی دەبێت بەڵام ئەوەی کە تا ئێستا نەیەشتۆ میسی متەفەڕید بێت لە عالەمە کە ئەفزەڵ لاعیب بێت لە عالەمە ڕاستە ئەفزەڵ لاعیب بەمەس لە مێژووی تۆپی پێ بە کشتی یعنی سە تۆڵی میسی باشترین یاریزانی ناماوەسا فیفا دوای من ڕاگەندراوی خۆی باسی لەوە کردووە نووسێتی پاش کۆتایی هاتنی ئەمە ڕاگەندراوی تایبەتی فیفایە وێنەی مارادۆنای داناوە وێنەی پێلەی داناوە وێنەی ڕۆناڵدۆی بەرازیلی داناوە وێنەی ڕۆناڵدینۆی داناوە کریستیانۆی داناوە مێسیشی داناوە ئەمانە لە کۆتایی ژیانی وەرزشیانە دەری دەخن کە کامیان باشترینی مێژون لەبەرەوە قسەی وتنی باشترینی مێژوو بە یاریزانێک ئەوە لەگەر ڕێزمە تەنها قسەیەکی هەرچی و پەرچێکە لە دەمی چەند کەسێک وی بیستی ڕەحمەت لێبێ ئەمە قسێکی جوانە
ئایا بەدەزێنانی 6 نازدا بۆ میسی وای لێکا لە کریسیانۆ ئەفزەڵتر بێ ئەفزەڵترێت لە ڕووی ڕقەمیەوە تۆزێک ئەمما نەخێر ئەوە کریسیانۆ ڕۆناڵدوێ نێشتۆ میسی متەفەریدیانی بەدیوی هەڵژاردننی نابیکن ئێمە ئەگەر بینە سەر واقعی خەڵاتی ئەم ساڵانی نەک ڕکابەرەکە بینەبەری میسی و ڕۆناڵدۆ لەبێ ڕاستە هەندرانم ڕکابەرە بۆ چاسێرەکە بەڵامێمە بە دیوێکی تر هیچ یاریزانێک هەیە لە وەرزی ئەم ساڵە شایستەتر بێت لە مێسی بۆ بردنەوەی خەڵات داخێر ئێستا من ئەمێ لێوە بین بۆ قسەکان ئەمێ لێوە ئەوە بڵێم بۆچی نییە من باسی تەفەڕودم کرد ینی با بڵێن تاکمانەوە لە چی باشە تۆ میسی تاکمانەوە نەخێر میسی تاکمانەوە نەبوو بۆ ئەبتاڵی بردو کریسیان ئەبتاڵی بردووە هەدافۆ پیچی بردووە مەسەر چی بردووە هەدافی ئەوروپاوە دافی ئەوروپا باشترین یاریزانی ئەوروپا باشترین یاریزان یعنی یەکێک شان بەشانی چۆن ئەمە لە سەردەمی نهایەتی شەستەکان بۆ نهایەتی هەشتاکان کە کارژلۆمن ڕۆمەنیگا و یۆهان کرۆیت و کیگنکیگان و میشی پلاتینی منافسێکی زۆریان لە نێوانە بوون بۆ نمونە ئەمەی برد ئەم دووەمە بوو ئەم سێ ینی ساڵی 1996 ئەگەر بیرمان وابێ ساڵی 1996 بوو پێم وابێ ڕۆناڵدۆی بەرازیلی لەگەڵ ئەو یاریزانەی ترا چێ بوو بە جیاوازی یەک دەنگ ئەگەر یەک سەیری بکەینەوانێ بۆی غەڵەت نەکەین 96 ڕۆناڵدۆی دیاردە باش ئەو کاتە لە ڕێزی بەرشەلۆنەیە بوو کە خۆمانەمان بینیمان چه ئاستێکی جوانی پێشکەشەکرد لە بەرشەلۆنە هەرێکە مەرزی پێم وابێ هەدافی خولی ئیسپانی بوو ماتیاس زامەری ئەڵمانی باشە بە جیاوازی یەک خاڵ یعنی سەیری کە ئەو لە بروسیا دۆرتمۆند بوو 144 بە 143 سەیری شێوازی دەنگانەکە چەندی نیتیا بۆ کە سێمیشیان ئەو یاریزانەی نیوکاسل بۆ ئالان شیرەر کە 102 پێم وابێ دەنگی هێنا باشە سەیری ئەم شێوازی دەنگانەکە ینی چەند نزیکن لەیەکەوە بێگومان ئەو منافسێکی شەریفانە بووە و منافسەیەکە بەتاکید ئەم ساڵیش ینی کریسیان هین بڵێن میسی لەگەڵ ڤاندایکە جیاوازەکان حەو خاڵە ئەی خەریکە مێژوو دووبارە بێتەوە خەریکە مێژوو دووبارە بێتەوە یاریزانێکی و ڤاندای لەگەڵ میسیە حەوت خاڵ زۆر بوونیمە ینی ئەمە ئەکرێت بڵێن بەشێک لە ڕۆژنامە نووسەکان ئەم قەنەعەتیانێ بەکە میسی شایستە نییە بەڵام دوجار نەچێ ئەم بەو دیوێکی تر ئەواڵە یعنی چشیاوە بۆی کە بەرگریکارێکی وەکو ڤاندایک لاستی وایە بە ڕکابەری میسی بکە کاکە زانی مشکلەکەی بۆچی ڤاندایک متەفەڕیدی بوو لە ئسلوب و شێوازی یاریکردنی لێڤەرپوڵە خۆ دەیبینی یاریزانێک ناتوانێت حەسمیکە یعنی کو بەرشەلۆنە نییە میسی لە دەربێنە هیچ نییە یەکسانە بە 0 ئەمە حقاتە کاکە لەوانەیە بڵێ بەبێ میسی گۆڵیشیان کردو لە کلاسیکویان لە ڕێڵ باشە قەی ناکە بەسمە بەسم تۆ سەیری کاریگەری میسیکە لە کاکە لێڤەرپوڵ سەلاح یاری ناکە کاریگەری هەیە کاکە سەلاح و چێ یاری ناکرد چی نەکرد ینی بێگومان ئەم یاری دوێنێ بوو 5 بردیەوە باشە ئەمە دانێ با سەریکە لێڤەرپوڵ ئەومانی ئەو سەلاح و فێرمینۆی ئەوە ئارنۆڵدەوە نازانم میۆناڵدۆمە ئەوە کۆمەڵە یاریزانی ئەستێرە هەمویان بێکەتی بە یاریەکەن یەک یاریزان نییە لە لێڤەرپوڵە بڵێ شایستەیە چونکە کامیان ئەگری سەلاح ئەگری مانێ شایستەیە مانی ئەگری سەلاح شایستەیە فێرمینۆ شایستەیە کاکە هەرمیان ئەسیستیانە هەرمیان گۆڵیانێ هەرمیان ناوکاری یەکتریەکەن ئەی بەرگری کارەکان بەڵام ئەوەی کە تەفەڕودی کرد بۆچی زۆرترین گۆڵ قەتعی تۆپ لەگەڵ ئەوەشا ئەو گۆڵە کاریگەریانەی کە لێڤەرپوڵ فریای لێڤەرپوڵ کرد بەکە لایکرد لە خولی ئەنگلیزیا چ لە ئەبتاڵە هەستە کرد کە تاکە یاریزانێکە منافەسە بکات لە ئەوروپا بۆ لە بەرامبەر ئەوانی تر ڤاندایکە مشکلەکەی ئەمەیە گەنە لە لێڤەرپوڵە من قەناعەتمێ لە لێڤەرپوڵە مەسەلەن کەسێکی و میسی کەسێکی و ئەوە ینی تاکی دەرکەوتە بە تاکید خەڵاتەکەی برد نادرا بە میسی بەڵام دوجار کاکە ئەم خەڵاتەیەک عادەتیەیە کاگین پێم وابێ ساڵی 2006 کانەڤارۆ ئەم خەڵاتە بەرگری کار بۆ ئەم خەڵاتی بردووە پێم وابێ یەک جاریش گۆڵ چێک بردوێتی لە فرانس فوتبۆڵ ئەگەر هەڵە نەبم باشەکەواتە ئەم خەڵاتە نەدراوە بە شێوەیەکی گشتی نادرێ بە بەرگری کار ئەگەر بدرێ بە بەرگری کار ئەی رامۆس بۆ نەی بردووە لە 2014 بۆ نەی برد لە 2016 و 17 وانە یەکێک بوو لەوانەی کە ئەسڵەن کۆتایی 2014 رامۆس بوو کە گۆڵی یەکسانی یەکاتەوە دوایی ڕیال مەدرید بە دوایە سێ گۆڵی کاکابێ بە 4 پێما بە 4 یارێکا باتەوە کەواتە ئەکرا ئەو ساڵە بدرێ ناخێر درا بە کریسیانۆ ڕۆناڵدۆ مەسەلەن ئەم شتانە هەیە بۆیە کەواتە
ئەوەی کە بنافەسەی تۆڵی کەس فعلەن یانی شتێکی عجیبە ئەوەیە عجیبی کردووە لە لێڤەرپول هاریزانێکی تر نییە کە جێی متمانەی هەمیانە بەڵام ئەکرا مەسەن ساڵی پار بێنگومان سەڵاح چۆتەن چوشە مەرحەلەی ستیجەکانەوانێ کە باشترین ئەوروپا و ئەمانە چکە بۆ سەڵاح هەم هەدافی خولی ئینگلیزی بوو ساڵی پێشتر هەم ینی یاری زۆر باشیش کردو هەم گەشتی شتە نیهایی ئەبطاڵ و ڕیال دۆڕان بەڵام دوجاری ترەوە وەکو پێموتی ئەوە شێوازی دەنگانەکەی ئەوە دوجارەوە سوحەفەکانە بڕیارەیە بۆیە ئەکرێ باس لەوە بکەین ئایا میسی ئەم ساڵ بێژگە لە ڤاندایک منافسی هەبووە من قەناعەتی پێکەم ڕەنگە سەبەمە بڵێ کریستیانۆ رۆناڵدۆ بە منافسی میسی نەزانیوە ئەم ساڵ منافسی میسی نەبووە میسی شایستە بۆ هەم لە ڕووی بڕینەوە هەم لە ڕووی ئەسێستەوە هەم لە ڕووی کۆمەڵک ینی خاڵەوە بەڕاستی کاکەمە حقەتە بەڵام ئەگەر پێمەڵی 2016 ئەم گەورەترین 2010 ئەڵم گەورەترین زوڵم لە ڕۆناڵدۆ کراوە بۆچی نەدرایە ئەمەواتێ ئەوەی کە دروست بۆ هەروەی کە باسمان کرد پێشتریش ئەوەیە کە وەرزی ڕابردوو ڕۆناڵدۆ لەم خەڵاتە بێبەش کرا ئەم خەڵاتە لە ڕۆناڵدۆ توانین بڵین دزراوە بەڵام ئەمساڵ مێسی بە ئەو کەسانی لە ناو لای حەکەیا بوون بەڕاستی لەو سیناوە میسی شایستەترینیان بووە چکە لەو سیناوەیەکیان بۆ 2042 پسەند بەڵام ئەمانەی کە ئێمە باسمان کرد لێرە مەبەست لە پێوەری هەڵبژاردنەکانی منێت بە تۆڵم مەسەرەن ساڵی 2010 بۆ 19 باشە 49 یاری کردو 50 گۆڵی کردو 18 ئەسێستیە ئێتەمە لەو سیاد نییە کاکە بڕۆ هەمووی لێبەرەوە منەمەم خۆم دەرمێنا یەکێ بەیەکە دانیشتم لە هەموو خولەکانە دەرمێنەوە دانیشتو بە تەکید 18 ئەسێست نییە لە هیچی لە هەموو یاریزانانی ئەوروپا بگەڕن 18 ئەسێستیە بێژگە لە بڕین نەمتوانی دەری بێنم بەڵام بڕینی هەیە بەڵام اینجا لەگەڵەمەشە من تقریبا 40 هینم نەنووسیوە یعنی صناعة الفرص صناعة الفرص ئەمە زۆر بوویمە کاکە هەل دروستکردنی هەلی گۆڵ بەڵام گۆڵی پێ نەکرێ یعنی ئەو گۆڵانەی گۆڵی پێ بکرایە ئۆهۆ میسی ینی کاریسە بوو بەڵێ من پێتەڵم بەپێ ئەم ئەرقامانە بێ ینی جمهوری ریال جمهورە بەڕێزەکانی تر کەس ینی ئەمەش ئەم قسە و لینانەکە ئەکرێ بڵێ کریستیانۆ ڕۆناڵدۆ مستحق بوو بەڵام ئەم ساڵ کریستیانۆ حقەتە ئەکرێ تەنها ئەوە بڵێ ڕۆناڵدۆ وەرزی ڕابردوو غەدری لێکرا بەڵام ئەم ساڵ هیچ گومانێکی لەوە ئەم ساڵ هیچ ئەمە ڕقامانە کاکە خەڵکەشی کە دەنگیا تا ڕادەیەک مە پێتەڵێم بەڵام تا ڕادەیەک بەپێ ئەو نزیکەی کە لە دەنگە ڕەنگە لە یانی ناڵێن لە 160 بۆ 70 یعنی واقعەتێکیشی تایە بەڵام دوجار ئەوی تریشیە کۆتۆ سەر زۆر باش با کۆتایی بێنین بە باسی باڵۆندۆر بەڵام ئەوەش بزانە یعنی کۆتایی لەسەر بڵێ لەوانەیە سۆحۆفیەک یا دوو سۆحۆفی سەدی جا کردوتەوە چکە جیاوازەکە حەوت خاڵە بزان چەند نزیک بوون لێکەوە لەگەڵ ڤاندایکە کە من ئەگە وەکو خۆم باشایستەشی نازانم مەسڵەن ڤاندایک هەر لە ڕکابەری میسی با لەبەری دەرفەتی مانی هەر زۆر زیاتر بولەوەی کە بێتە ناو ئەو ڕکابەریەوە بەڵام وەگەوەیەوترێ نۆڕۆی سیستم هەموو جارێ لە ئەوروپای بینین بەڵام ئەسڵی نییە ئەگەرەوە نەبێ باشترانی دەبواە لە هینێ ویفا با بڵێن فرانس فوتبۆلیش و فیفاش لەگەڵ ویفاش ئەمە تەرقیمکەن ینی تەرقیم لە کۆتایش هەوا مەسا خۆی خەڵاتی زەبێستی فیفا گرنگە لە کۆتایی ساڵە نەک ئەمە لە زەبێستەکە مهمە بەڵام زەبێستەکەش کاکە پرسیار دروستەکە زەبێستەکەش هەر ئینسان دەنگەیە یعنی زەلامێ کاپنی تیپەکەی بۆ تیپێکە بۆ لە مۆندیالە هیچەم نەبوت دەنگیا بە کاپ چکە کاپنی تیپەکە دەنگی بچێ تۆ کاپنی پرتوگال هەر خۆەتی کریستیانۆ ڕۆناڵدۆ با بڵێن کاپنی مەسەلەن شوێنێکی تر کاکە دەنگیا بە یاریزانەکەی خۆیان مدەریبی با بڵێن ئەرجەنتین دەنگیا بچێ ئەمە شەرکێشە دروستەکە ئللا ئەبێەوە تەرقیم کرێت تەرقیمێکی ئەلکترۆنی زۆر بەهێز ئاسڵان پێویستم بە دەنگان نییە هەموو داتاکان ڕۆژ بە ڕۆژە هەفتە بە هەفتەیە مانگ بە مانگە لەمە جایکەرەوە لە ئەبتاڵە ئەوەیە لە ئەوەیە لە کاسە ئەبەیە هەمووی کۆکەرەوە تێکرا یەک ڕقم بە میسی ئەم ساڵە زەر لاعیبە بزانە هەر هەمومان من و تۆ ئای بۆ ناکەین وەلەو ئێستا شەر من و تۆ هەرەوەمان لە دەزیاوای بۆ بکەین بڵێن پیرۆزە هەر کەسێکە بەڵام دوجار پرسیار لای من و تۆ دروزە بێ لای بینەریشت دووسەبێ دەستخۆش بەشتێکی نادڵنیا بە لەوەی مامۆستا خۆ ئەگە قەزێ و جیاوازیانە بێ وەکوی بڵێ هاندەرانی ڕۆناڵدۆ زۆر نیگەران لەم ساڵە ڕۆناڵدۆ زۆر شتی تری هەیە کە ڕەنگە میسی تاسە ئەم زەبێستە ڕۆناڵدۆ دووجار براوەم خەڵاتی زەبێستە بۆ میسی یەکەم جارە قسەشەکەی بەڵام با شتێکی ئاوزۆ لەسەر چۆنێتی هەڵبژاردنەکەیە بەس مامۆستا با کۆتاشی بێ لەڵم ئەڵێم با ئەوە بزانین میسی بەم شەشە نەبوو بە باشترین نابووە نابێ بە باشترینی هەموو ژیان یەک واقع هەیە ینی من ڕەنگە سە خەڵک
بە شێوەیەک یا بە هەڵەیە تێبگەنیا بۆی کە دانیشێ ئەم بەرگری لە میسی بکەم من چێژ لە میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ وەرەگرم لەبەرەوەی من وەکو خودی خۆم یەکێک بووم لەوانەی کە هەتا ئەو ڕۆژەی وازی لە تۆپی پێێنا ڕقم لە ڕۆناڵدۆی دیار دەبوو بەڵام ئەو ڕۆژەی کە وازیەنا پەشیمان بووم چوم یاری بە یاری سیر مەکردەوە چێژم لەو کوڕەوە لەگرت لەبەرەوەی ئێستا لای من چێژوەرگرتنە لە میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ لەبەرەوەی ئەم دوانە دوو یاریزانی سەرسوڕە نەرن بەڵام قسەی خەڵکەڵێ باشترینی مێژوو قسەی خەڵک ئەساس نییە ئێمە لە چووە سەرچاوەگرین لە شوێنێکی باوەڕ پێکراوەوە کە سەرپەرشتی هەموو پاڵەندەکانەکە کە ئەوی ژەڵێ فیفا بە کەسیان ناڵێ باشترینی مێژوو ئیتر من یا تۆ یا فلان کەس دەڵێ باشترینی مێژوومە بۆ خۆیڵێ کاک محەممەد فرانس فوتبۆڵ ئەم خەڵاتە تاسە مەرەدۆنە نەبیردووە لە سەردەمێکا کە مەرەدۆنا و پیش پلاتینی و کۆمەڵک یاریزان تیگانە ناتیگانە پێش مەرەدۆنایە بەڵام بەرحاڵ ئەمانە سەردەمێک بەڕاستی بەیەکەوە بن تا ئێستا مەرەدۆنا ئەم خەڵاتەی نەبردووە باشە ئەنجا باسی ئەو بیلی و مەرەدۆنا کە لە سەردەمانێکە با بڵێن ئەم نیانتوانیوە ئەم خەڵاتە بەدەست بێنن باشە فرانس فوتبۆڵ چی کرد هات پێم وا بێت لە 33مین خەڵات بوو 34مین خەڵات بوو هات ئەوانەی کە نازناوی خەڵاتی باشترینی فرانس فوتبۆڵیان بەدەستێنا بوو لە گۆڤارەکە هات استفتایەکی تایبەتی پێکردن بۆ چێ بۆ مەرەدۆنا و بێلی و دیستیفانۆ بوو پێم وابێ کۆمەڵک یاریزانبوون ئایا لە مێژوانی کە لە مێژوە لەم خەڵاتە بێبەش بوون و یاریزانی زۆر باش بوون ئەوە بوو بیلی بە جەدارە خەڵاتی فرانس فوتبۆڵی بەدەستێناوە ینی بەپێی ئەو ئینە پێوتر خەڵاتی فرانس فوتبۆڵی فەخری کە درا بە بیلی پێم وابێ مەرەدۆنا دووەم بوو ئیتر دوجار 5 کەس بوون 6 کەس بوون پێم وابێ کەواتە ئەکرێ بڵین ئەم تەفەڕودەی کە ئێستا من ئەمێ باسی کەم کە ئەڵێن میسی کاک محەممەد میسی 6 خەڵاتی بالۆندۆر با بڵێن فرانس فوتبۆڵی هەیە باشە کریستیانۆ چەندی هەیە کریستیانۆ 5 هەیە باشە تۆ ئەگەر ئەم ساڵ کریستیانۆ ڕۆناڵدۆ هەدا فریا بکەوێتوانێ وانە دوو هاتریکە دوو سوپەر هاتریکەکە کە سوپەر هاتریکەکە بۆ لە یاریە هەموو شتێک واریدا خولی یانە پاڵاوانەکانە بەدەست وێنە لەگەڵ لێڤانتوسەوە سەریش کەوتن بۆ قۆناغیاندا ناکریان کریستیانۆ دیسان و بیکاتە بە 6 کەواتە جارێ من ئەفەسە ماوە جارێ ناتوانانی بڵێ چونکە ئەو کەسێک کە منافسی میسیە کە نێشتۆ میسی تەفەڕوت کە واللهی ئەگەر کریستیانۆ ڕۆناڵدۆ نەبووایە ئەو پێنجی کریستیانۆ ژینی میسیە بوو کەواتە میسی ڕاستە بەڵام ئێستا بازلەوەکە بەڵێ ئەم مێسیڵێ ڕۆناڵدۆ کاری بەرزکردنەوەی ئاستن بۆ تەنانەت لە مەوجودی خەڵاتی زەبێستی شاباسیەوەی کردوتی نەبوونی ڕۆناڵدۆ لە خولی ئیسپانی یعنی تاقەی منی بۆ یاریکردن کەم کردوەوە ڕۆناڵدۆش هەمان قسەی هەبوو بۆ مێسی کە ئێمە شان بەشانی یەک هەم خۆمان سوودمان لێک بینەوە بۆ بەرزکردنەوەی ئاسمان هەمیش جوانێکی تریان ناوە بەتەوە ئەمما تۆ ئەگەر بە من ئەڵێ میسی یاخود کریستیانۆ ڕۆناڵدۆ هەر یاریزانێکی تری مثال من قەناعەتی عجاب زۆرە بۆ لیڤاندۆڤسکی و هەستەکەم لیڤاندۆڤسکی ڕەنگە ئەگەر وا بڕوە خەڵات کەسێکان تام لە 27 گۆڵی تۆمار کردووە بەڕاستی مە ڕێژەیەکی زۆرە و هەدافی ئەبطالیشە ئەکرێ بڵێن ئەمە دوا قسە بێ لەسەر مۆزوعە بەڕاستی چی میسی چی کریستیانۆ ڕۆناڵدۆ متعی وەکو خۆ دوتێ متعی یاری تۆپی پێن من ئێستا ڕقامی میسیم پێوتی ڕقم لە میسی نییە خۆشمە و حەزم لە چێژوەرگرتن لە یاری کەس ناتوانێت بڵێ میسی ئێستا پێم وتی ئەم ساڵ میسی شایستێ بەڵە شایستێ زۆر باش مامۆستا دەچمە سەر یاری لوتکەی پرێمەرلیگ کە دەروی شاری مانچستەرە لە ڕۆژی شەمە ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتی مانچستەر یونایتد دوهەمین بردنەوەی مانچستەر یونایتد بە بڕوای تۆ لە تۆتنهام چ وەڵامێک بوو بۆی کە ئامادەکاری بکە بە ڕوبەڕبوونەوەی سیتیە کە ئەمساڵ لە ڕکابەری پرێمەرلیگ دابراوە لە کاتێکە لیڤەر هەر لە سەرکەوتنەکانی بەردەوامە ئەمە چ واتایەک بۆ ڕکابەری یانەکانی ترەگەێنە کە لیڤەر ئاوا بەردەوامە لە سەرکەوتنەکانی لە پرێمەرلیگە بڵێ بە تاکید تەبەن یانەی مانچستەر یونایتد ینی ڕاستە ئەم ساڵ من قەناعەتی وە خەناعەتی خۆم وایە ئاستی وکو ینی بەڕاستی کو پێویست یانێت توانین بڵێن مام ناوەندە یا تۆ زەر لە مام ناوەند کەم تریشە بەڵام ئەوە تو تەنهامە ینی بە قیادەی خۆسێ مۆرینۆ یعنی لە دوای یاریێکی خۆتە زانی یاری دایمە یاری خولی ئینگلیزی ڕکابەرێکی زۆر بەهێزیتیایە ئەوە تو تەنهامە با بڵێن بەسەر پەرشتی ڕاهێنەری تازەی کە خۆسێ مۆرینۆ و کە ئازانەیە نوقاتی زۆعفی ینی مانچستەر یونایتد لەکوێیە نەیتوانیوە لە ینی مانچستەر یونایتد بەرێتەوە ئەم بردنەوە بەڕاستی وا لە من ناکە بڵێم ینی مانچستەر یونایتد بڵێم وەڵڵا
نەخێر ماسەر سیتی بووەکە بە فلیم قەناعەتم پێ بکە یارێکە ڕۆژی چەند شەمەیە گەر شەممە یەک لەحزە بە ڕۆژی شەممە ڕۆژی ئەم شەمەیە باشە مانچستەر یونایتد ماسیتی لە ساحەی تەوان ئیتیحادیشە بێگومان ینی مانچستەر یونایتد وەکو پێم وتی کە ئەم وەرزە لە ئاستی خوا بە ئاستەکە شێر بڵێن بۆی لەبەردەستمانە بێ لە ئاستی شەشەمایە بە کۆکردنەوەی 21 خاڵ کە یەکەمەکە 43 هەیە یعنی ئەمە پێتەڵێکە مەسەرەن 5 یاری بردوتەوە 6 یەکسانە 4 خەساری هەیە کەواتە کاک محەممەدجان من قەناعەتم وایە ینی مانچستەر یونایتد ئەو یانەیە نیە بتوانێت ینی ڕکابی ینی ماسیتی بکە ئەم ساڵ بۆ تشکیلێ و بەوەی کە زۆری گۆڕانکارێکی ئۆتۆشی لە ڕیزەکانیان نەکردو ئەسڵم بگرێ یاریزانەکە هەندێک یاریزانیشی ڕۆشتووە کە جێگەی پرسیارەکە شوێنەکەی پڕ نەکراوەتەوە بە یاریزانی زۆر باش سۆڵشاریشی ئێستا ینی بەڕاستی ڕەنگە لە با بڵێن بۆندەکانی زستانیا بتوانێت ڕیزەکانی ڕێخاتەوانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بە منەڵی یاریەکە ڕاستتدا هەمیشە و یاریانە مێژوین لە سەردەمی فیرکەسۆن و نازانم چێ ئەومانەوە هەمیشە و یاری ماسیتی و مانچستەر یونایتد چکە تیپەکانی هاچوارن بیگفۆڕەکەن لە بیگفۆڕەکەن ئەم تیپانە هەمیشە خەتەر بوون هەمیشە یاریان خۆش بووە هەمیشە یاریان پڕچێژ و ڕکابەری تایە بۆیە ئەکرێ بڵین یارێکە ڕکابەرێکی تیا بێ بەڵام قەناعەتم وایە دوجار یعنی مانچستەر سیتی کێشەی نابێ بۆ برنەوە لە مانچستەر یونایتد زۆر باش ئەگەر بچینە سەر مانچستەر سیتی پێ وایە مانچستەر سیتی ئەم ساڵ تاوا بە هیوا بوو بێ لە برنەوەی نازداوی پرێمەر لیگ خۆی ڕقەمیان بەڕاستی 11 خاڵ ئەکرێ ناڵێن بێ هیوا بوو بەڵام بەشێک لە هیواکانە کوژێ یعنی ئەگەر تۆ هیوات لە 100 بێت بۆ بەدەزێنان بەبوونی ئەو 11 خاڵە ئێستا هیواکەت لە 160 هەفتەیە بەڵام نەچتە تژێر ئاستینەوە ینی تر بێئومێدیەوە بچکە لە 40 بێئومێدی بەڵام ئەمەل هەیە ئەوە یاریە ئەوە ئەکەوێتە سەر لێڤەرپول یاریەکانی تریە ئەدۆڕێنێ ئەوواکێتەوە سەر مانسیتی ئایا لەمە دوایتر نایە لە خاڵ بکەم کاتەوە بەڵام بە تاکید لێڤەرپولیش خاڵ لە دەستیا و بە تاکید مانچستەر سیتیش خاڵ لە دەستەیە بەڵام ئەمە جێگەی پرسیارە ئایا لەگەر لێڤەرپول ئەو حەقایە بەخۆی کە سێ یاری بدۆڕێنێەوە ها یاریەک تا عادول بێەوە من ئەمە تۆزێک قورسە بۆیە من پێتەڵم لە 6 بۆ هەفتە ئەمەلی مانچستەر سیتی هەیە بۆی بچێتەوەوانە پێشەنگی و ئەوی تر نسبێکی دەتوانین بڵێم نسبێکی زۆر بەرزی هەیە بۆ بە لێزەنانی خولەکانی کە بڵێ لە ساعە هەفتە لێڤەرپول خولەکەی بردووە یاسە خاڵ زۆر کاکە لەو بڕوای گواردیۆلا ئەم ساڵ ئامانجی بگۆڕێ بێ دەستکە و دەرچێ یا ئەوە تا گواردیۆلا ئامانجەکەی گۆڕی بێ بۆ چامپیۆنز لیگ گۆی وەرزی ڕابردوو کە لیڤەر تەواو بێیوا بوو لە پرێمەر لیگ تا دو هەفتە هەوڵی یا بەڵام نەبوو بەڵام هەموو هەوڵێکی لەسەر چامپیۆنز لیگ کۆ کردەوە تەمان کەس ئینکاری لەو ئاستی بەرزی گواردیۆلا ناکا کاکین تاکە مدەریبێک کە هەموو مدەریبەکان لێ ترسن ینی قەناعەتم پێ بکە کلاسیک نییە ئەم کابرایە یعنی یاری کلاسیکی پێ ناڵێ یاری کۆدە پێ لە کۆد هەزانانی چی ئەڵێ چۆن ئەڵێ یانی تیپێکی هێناوە ئەزانێت چۆن دروستی کردووە ئەزانێت چۆن دایناوە ئەزانێت مەحریز چیەکە ئەزانێت دیبرۆن چیەکە ئەزانێت مەسەرەن فێرناندینۆ چیەکە ئەسانە مەسەرەن ئەو یاریزانانەی تر سترلینە مەسەرەن گابرێل جیسۆسا ینی ئەم هەرچی ئەم یاریزانان داڤید سیلڤایە بێرناردۆ سیلڤایە هەرچی تۆی بینی لە ئیشێک و مەهامێکی تایبەتی هەیە بە کۆت گواردیۆلایەکێکە لەو مدەریبانی کە تۆ سەیری یاریەکەی تۆ سەیری کە یعنی هەمیشە ڕخنەیەکە گرینەڵێن یاری کوردستان کە سەیرێکی لەمسەی مدەریبی پێوە دیار نییە سەیری ئەم قسەیەکە یانەی مانسیتی یاخود ئەو یانەیە کە گواردیۆلا ئەچێت یەکسەر لەمسەی خۆی پێوە دیارە لەمسەی مدەریب زۆر مهمە بە تیپێکەوە دیار بێ بۆیە هەستەکەی بە تاکید یاری مانسیتی زۆر جیاوازترە لە یاری یانەکانی تر بۆ لە بەرەوەی جێلەمسەی فەیلسوفێک بۆچی پێڵم فەیلسوف ئەمە خۆی بخۆی کاکە 49 فەلسەفەی هەیە کە لە خولی ئەڵمانی لە خولی ئیسپانی ینی بڕ لە یوتیوب لێ 49 فەلسەفەی گواردیۆلا ینی زۆر جار من ئەوەم بەرچاوکەوتۆ سەیریشم کردووە بەش سەیری مەجموعەیەک ئینم کردو باوەڕەکەی شتی واکە بۆ نمونە کۆمەڵێک شت کە چەند جارێکی شتومەتەوە مهاجم وهمی ئەو دزینی کردەوە تیکی تاکای لعبی جەماعی لە دوای هان کرۆیف و جەماعەت و ڕیکارد ئەمانە ئەو دروستی کردەوە یعنی کۆمەڵێک بۆ نمونە وەکو پێمتی هات چی کرد لە بەیار من زەهیر وهمی کاکە لە بەهر نەتەزانی چێ بەرگریکاری ڕست و چاپە
زۆر سەیر بوو وەسەتەکان ارتیکازەکان هاتۆ بوون بە دیفاع ئەوان ترێمی ڕۆشە پێشەوە کەواتە ئەکرێ بڵێن بەڵێ گواردۆلا خاوەنی فەلسەفەیە کە ئەزانێت چێکە لە یاریە بەڵام ئایا تا چەند بەخت یاوەرێتی بە یاوەری نێت تا چەند یاریزانەکانی لە ئاستێکی ئەوەدان ئەم ساڵ بتوانشتی بۆ بکەن ئایا گواردۆلا و تۆڵی خۆی هەڵگرتو بۆ چامپیۆنز لیگ یاخود ئەوێ دەرخولی ئینگلیزی بەدەستبێنێ من قەناعەتم وایە لە هەردووکیانە نافەساکە بێئومێد نەبووە یانەی مانسیتی هەمیشە ڕقمە قەناعەتم پێ بکە ئەو کاتێ شکرێتە دەرەوە هەر ڕقمە ئینکاری ناکرێت چەوکم دەریب چووک و تشکیلەیەکی زۆر تۆکمەی هەیە ڕاستە خاڵی لەدەستداوە ڕاستە یاری دۆڕانوە ڕاستە یەکسان بووە بەڵام دوجارە بە چاوەڕی لێ بکەین تۆڵی ئەگەر هات و یاریەکانی داهاتوو دەری خستکە بە تاکید مانسیتی بێهیوایە لە خولی ئینگلیزی لیڤەرپول ئەچێتە ئاستێکی پێشترەوە بە تاکید قوتی خۆی هەموو جوهدی قوت و یاریزانانی خۆی خاتە گەڕبۆی لە لانی کەم یەکەم نازناو لەسەر دەستی ئەو بۆیانی مانسیتی بەدەست بێنێت کە تا ئێستا پێم وابێ کولیانە پاڵۆنەکانی نەبوو. بەڵێ زۆر باشە مامۆستا دەچمە سەر یاریەکانی چامپیۆنز لیگ کۆمەڵی یەکەم تا چوارەم واز لێنم لەبەری تاکەیانەیە کە لەم چوار کۆمەڵەیە چانسی سەرکەوتنیە بێ یانەیە ئەتلێتیکۆ مەدرید و لیڤەرکوزنەکە لە ڕکابەریان تاوەیەکی چامبلیتی گەشتن بە قۆناغی داهاتوو بڕێکە لیڤەرکوزن پێم وابێت چانسی لاوەسترە بە حکومەوەی لە کۆتایی میوانداری وڤەکە بەڵام ڕاستەوخۆ دەچمە کۆمەڵەکەی لیڤەرپۆڵ و ناپۆلی و ڕیدبۆڵ ساڵزبۆرگ کە لە ڕکابەریان بۆ گەشتن بە قۆناغی دۆمی چامپیۆنز لیگ تا ئێستای جیانێک لەم کۆمەڵایە سەر نەکەوتووە بەڵێ یعنی ئەمە چواتایە گەگەیە نەمامەساگەر یانەی چۆک و لیڤەرپۆڵ کە هەڵگری نازناوەکەیە ئەوە گەیشتۆتە یاری شەشەم تاوکو ئێستا گەشتنی بە قۆناغی داهاتوو مسۆگەر نەکردووە لەگەڵ ئەوەی کە مەترسی ماڵاواییکردنیشی لە قۆناغی کۆمەڵەکان لەسەر بەتاکید ئەم یاری داهاتوو لەگەڵ ساڵزبۆرگایەوە نیە ناو ساڵزبۆرگ ناپۆلیش لەگەڵ جینکە باشە ئێستا لیڤەرپول دەخاڵی هەیە بەڵێ بە تاکید دۆڕاندنی بە ساڵزبۆرگ کە پێم وابێ هەدافی دووەمیش لە ساڵزبۆرگ ئەو یاریزانە بەڵام ئەکرێ بڵێن لە ڕووی تشکیلەوە لە ڕووی کۆمەڵە شتوانە بە تاکید ئەوی تیپەش لە ناو ساحەی خۆیان زۆر بانی ناتوانانی بڵێ لیڤەرپول کاری یاسانە بەڵام لیڤەرپول کاری قورسە بۆ سەرکەوتن پێم وابێ یۆرگن کلۆپی ژەبێ پیاوی ئەو موقیفە قورسانە بێ و چەندین یاخی بەهێزیشی لەو مانسیتیە و مان یونایتداوە نازانم ئەرسیناڵە یعنی ئەم تیپانەی تێپەڕانەوە لەگەر کۆمەڵێک یعنی زۆر بەقوە دەگاگە تۆ خاوەنی ڕیمۆنتادای بەسەر بەرشەلۆنەیە خەمە زۆر بووین بە تۆ ڕیمۆنتادا خۆی بەرشەلۆنە خاوەنی ڕیمۆنتادا بەسەر تۆ خاوەنی ڕیمۆنتادای تاریخی بەسەر بەرشەلۆنەیە کە ئەمە زۆر گرنگە کە ئەمانە وا لە تۆ بکە ئەم مێژووە ئەم کە مێژوویکی کەم زۆریش نییە مێژوویکی چەند ساڵێکە یعنی یۆرگن کلۆپ تۆ ئەکرێ بێ بڵین سەرکەوتن یۆرگن کلۆپیایی نیهای ئەو یاریە گرنگەیە و کە ئەبێ بە نەفەسی یاری نیهایی یاری کە بۆ چووکە و سات بۆ ناپۆلی و جینگ ئەبێ نەکات چونکە ناپۆلی لامەحاڵە ئەو 12 خاڵەکەی مسۆگەر کردووە چونکە جینگ پێم وابێ خاڵی هەیە ئەو مینەش نییەوە هەرچەنە ئەوەش نابێت پێوە چووکە یاری هەموو شتێکی تیا واریدا بەڵام بە شێوەیەکی ئاوا ظاهری هەستەکەی ناپۆلی زۆر بەقوترە لە جینگ و بە تاکید بردنەوەشی مسۆگەر کردووە ئەمە 12 خاڵ گاتاکەێتە سەر لیڤەرپول و ساڵزبۆرگ کە بێ بجەنگێ بەڕاستی لیڤەرپول چووکە لە حاڵەتی ئەگەر بیباتەوە بۆستە بۆ نمونە ئەگەر ساڵزبۆرگ بیباتەوە جیاوازی گۆڵیش بۆرە ساڵزبۆرگ بێ بە 10 خاڵ بە جیاوازی ماجەی مباشری بینی خۆی لیڤەرپول بێگومان ساڵزبۆرگ سەرەکە گەر بە جیاوازی گۆڵیش بێ هەر گۆڵ بێ یارەکەی لێ باتەوە بە حکومەوەی 4-3 لە ناو لیڤەرپول ئێستا لیڤەرپول زائید 3 بۆ معلومات ئەو 16 گۆڵی هەیە یانزەی بێگومان بەڵام یانزەی لە کراپ زائید 5 ئێستا بۆ نمونە ئایا بەواتای تۆ گەر بەدەر لە ناوی یانەکانی بکەین بۆ نمونە لە چامپیۆنز لیگ چ ڕادەیە بگاتەوەی کە بۆ نمونە یانەی چووک و ئەنتەر میلان و دۆرتمۆندیش لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوای پێن لەو لاوە یعنی ئێستا تا ئێستا لیڤەر و ناپۆلی تا ئێستا گەشتیان بە قۆناغی داهاتوو ئەمە چواتایەکی ئەمە واتایە و پێڵێ بەڕاستی پێتەڵم من حتا لە بیدایەتی دەستپێکردنی خولی ئەبتاڵە و سیرکردنی خولی ئینگلیزی لە شوێنێکی تریش ئەم قسەم کردو بەڕاستی وتم هەست ینی ئەمە خۆی ڕەنگە ئەمە تۆ تۆڵی مانسیتی بچێت لە ئەبتاڵە زیادر من قەناعەتم وایە ئەم ساڵ ئەو جەنگی کە لیڤەرپولێکا بۆ خولی ئینگلیزیە باوەڕم پێ بکە ئەمەەی خولی ئینگلیزی عاشقانی خولی ئینگلیزی دوورن لە نازناو کاک محەمە و ئاخیر نازناو پێم وابێ ساڵی 92 بەدەستێناوە ئەو کاتە هەژدێمین نازناو بووە ئەزانی مانچستەر یونایتد چەند نازناوی هەبوو
ئێستا ناسەر یونایتد چەندیە 22 چەنە ئەو هەرش دێ پێشکەوتوو زانە چەند ساڵ دوورە لەو نازناوە بۆیە جەنگێ بۆی بە تاکید ئەگەر تەسحەیە بێ بە ئەبطال یۆرگن کلۆپ ئەبێ نازناوە چۆ تازە ئەبطالی بردوو بۆ مە چۆتە مێژۆ کردیەوە بە پێم وا بێ 6 پێم 6 پێنجە بوو کردی بە 6 کەواتە ئەکرێ بڵێن ئێستا سێم تاریخیان سێمە دوای ڕیال مادرید ئایسی میلان لیڤەرپول باشە کەواتە ئەکرێ بڵێن ئەگەر هات و تەسحێش با بە ئەبطال بەڵام مەجای ماوە بۆی بتوانێت لانی کەم بۆ دووەم جار لەسەرێکە ئەمە قورسە و هەستەکەی ئەمساڵ بەڕاستی تیپەکان منافسێکی زۆر و بەڕاستی با بڵێن کۆمەڵەی بەرشەلۆنا ئەنتەر میلان بۆروسیا دۆرتمۆند یعنی ئەمە گوناحە هەلێسۆ مەسەلەن نادێکی و بروسیا دۆرتمۆند ئەنتەر میلانێ بێبەشەکە چکەوە تاکید بەرشەلۆن سەرکەوتنی مسۆگەر کرد یاری کۆتایی لە نێوان بەرشەلۆنەوە ئەنتەر میلان پێم وابێ لە ناوەن یاریگای ئەنتەر میلانە یارێکی زۆر خۆشە بێ ئەسڵم تامی یاری برینە بێ بەڵام ئایا بەرشەلۆنە بەو نەفەسە یاریەکە کە سەر نەکەوتووە ئەمەش بۆ خۆی شتێکە ینی بەشێک لە ڕیتمەکە کوژێ بەڵام ئەوەی کە بگرنگە بۆ ئەیانی ئەنتەر میلانکەوەی بجەنگێ بۆی لانی کەم ئەو سێ خاڵە بەدەستبێنی بگاتەوە دەخاڵ بەم شێوەیە ڕەنگە بە دومی سەرکەوێت چونکە هیچ مەجالێکی تری نییە بیریشمان نەشێ بیریشمان نەژێ سلاڤیا براگ لەگەڵ دۆرتمۆند یاری هەیە کەواتە سلاڤیا براگ لەگەڵ دۆرتمۆند ناتۆ مسۆگەها زۆر قورسە مەجموعەیە بە تاکید قورسە و فعلەن قسەکەی تۆ جوانە یعنی وەرە سێ نادی با بڵێن دوو نادی بە زەحمەت هێشتایەک لای نەبووەوانێ بڵێ بە تاکید ئەو کۆمەڵە یاریەکانی ئاخیری جەولی زۆر خۆشە بە تایبەتی یاری لوتکەی ئەنتەر میلان و بروسیا دۆرتمۆند هەردووکی ئەو یاریە خۆشە بەس ئەوەیە ڕەنگە ئەرکی بروسیا دۆرتمۆند ئاسانتر بێ ئەگەر ئەها قسێکی ژەیە بەرشەلۆنە یاریزانەکانی ئەها ئیسراحەت پێ بامە خۆی بۆ خۆی قسەیەکی ترە چکە سەرکەوتنی مسۆگەر کردووە بە دووەمیش هەربە یەکەمیش سەرەکەیە ئەو گەربیشی باتەوە بۆیە ئەکریانێمەش قسەیەکە ئایتر ئایا بەرشەلۆنە بە کامل تەشکیلە و میسی ئەوان یارکە یارێکە چام و چێژی خۆشە بێ باش ئەگەر بە پێی کۆتایەتنی قۆناغی کۆمەڵەکان بێ پێت با مامەسام ساڵ چەندیانە ڕکابەری بکە بۆی بردنەوەی نازناوی یعنی ئامانجی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بێ باوەڕم پێیەکەی تا ئێستا هەموو ئاستی هەموو یانەکان وکو یەکە بینم بەدەر لە ینی پاریس سان ژەرمان تۆزێک لەوانی تر متەکاملترە تۆزێک لەوانی تر بەقوەترە ینی ئەمە حقەتێک ینی ناڵم ینی لە ڕووی ئینەوە لە ڕووی مرەشەحی کەم بۆی نەک ئەگینا بە تاکید لە بەرشەلۆنە بەقوەتر نییە لە ڕیاڵیش بەقوەتر نییە بەڵام پێی ئاستی قۆناغی کۆمەڵەکان هەستەکەی ئەم ساڵ یانەی پاریس سان ژەرمان لە ئاستێکی زۆر بەرزایە لە ئاستێکە ئەتوانێت ڕکابەری بکە قەناعەتم پێ بکە مستەواکانی قۆناغی شانزە و ئەشتوانش ببرێ بۆ لەبەرەوەی بەڕاستی چووکە سێری ئاستی ئایاکسکە وەکو پار نەماوە سێری ئاستی مەسەلەن ئەو لیڤەرپول ئێستا باسمان کرد ئەتڵەتیکۆ مەدریدە هەم لە خولا وێرانە کە هەم لە هینیشا مسۆگەری نەکردووە ئەویش پێم وابێ بەڵێ مسۆگەری نەکردووە ئەتڵەتیکۆ مەدریدی سەرکەوتنی مسۆگەر نەکردووە لەگەڵ لێڤانتۆسا کە 13 خاڵی سەرکەوتنی مسۆگەر کردووە بێگومان شاختار و دینامۆ زەگریڤ ئەوانیش دووەمێکێشتا ماوێتی تۆزە منافەسیتیان بێگومان ئەم ساڵ جیاوازی چامپیۆنز لیگ لەوایە بوو کە تا شەشەم یاری هەموویانەکە بەس بە تێکراگەر باسی کە مەسەن کۆمەڵی چوارەم یوڤانتوس و ئەتڵەتیکۆ مەدرید ئەتوانین بڵێن تا ڕادەیەک بەڵام بەڕاستی کۆمەڵی لێڤەرپول و ناپۆلیش تا ڕادەیەک کەس چووکە بەڕاستی ساڵسوۆک ینی مفاجایی کۆمەڵەکە دەرکەوت و کاکە هەردووکیانی ڕاگرتو بە قەناتەوەانی هەردووکیانی ڕاگرتو ئێستا ئەمەلی هەیە ئەمەلی سەرکێ بەڕاستی ئەو مفاجایی دەورەکەیە کۆمەڵی بەرشەلۆنە یەکێکە لە کۆمەڵە قورسەکان کەوا تاکرێ بڵێن کوتۆڵی هەم کۆمەڵەکان هەم ئاستیانەکانی ژوک و جاران نەماوە ئەمە حقەتە خەڵەکەم قەناتە بزانە زۆر باشەوە مەسایان کاتی بەرنامەکەم کۆتایە و سپاسی ئامادەبوونەکەم لێگەم گەر زۆرتەوە زۆر لەسەرین ڕۆژگەڵ ئامادەبووی سپاسی ئامادەبوون ئەم ئازیزانم بەرنامەم جاری دەرو یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەکانی داهاتوو شاد و کامەران بن.